بەناوی خوای گەورەی مێهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم ئەم جارەش خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست وەک دەبینن ئەم جارە خۆشەویستان ئەم بەفرە جوانە بەم سروشتە جوانەوە بۆتانە خێنە ناو ماڵەکانتانەوە خۆشەویستان ئەم جارە ڕوومان کردوتە ناوچەی شلێر لە گوندی گۆڵێ و لە نزیک ناحەی گەرمک دێنە خزمەتی ئەوەی خۆشەویست بەرنامەی ئەم جارەی ئاوەدان بێ لە گوندی گۆڵەیە بێ فەرموون با پێکەوە ئەم جارە لە گۆڵێ بین. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما شاء الله گەنجێکی جوانیشی. چاوت جوانە قوربانت بم. سپاس دەکەم. کاکۆ بەخۆ بم بەفر ماڵەوە چیەکی؟ وەڵی ئەم شەو بەفرێکی باش باریوە لە گوندی گۆڵێ. ئیتر ئێمە شەستاین بەری بەردەرگا پاکەینەوە و بۆ کە هاتینە دەر و سەرمامان نەبێت. ئاوا؟ بەڵێ. کاکۆ تو چیەکی لە گۆڵێ؟ وەڵی من لە سەیرانگاکە هاوینان دوکانێکم هەیە لەوێ خەریکیەوە. باشە ئەی زستانی چووکو ئەم زستانە چیەکی؟ وەڵا بۆ خۆمان دانیشی. دانیشی لەگوێ ئاگردانی؟ بەڵێ. زۆپا ڕەشت هەیە؟ بەڵێ بەڵێ زۆپای دارم هەیە دارێکی باشم هێناوە و بۆ خۆمان زستانان لە گوندی گۆڵێ بە دۆمینە و شەوچەرەوە بەسەر دەبین. باشە کاکۆ بابزانم گوندی گۆڵێ چەند گەنجی وەکو تۆی تایە؟ وەڵای گوندی گۆڵە لە ئێستاە دە ماڵێتیایە کە زستانە گەنجی کەمتیایە گەنجی کەمتیە بۆ گەنجی لێ نامێنێتەوە؟ وەڵای ئەڕۆنەوە بۆ سلێمانی هاوینانیەنەوە لێرە کشت و کاڵەکەنە و کاتە گەنج زۆرە بێ بەڵام ئێستا 4-5 گەنجی تایە. باشە تۆ پێم بڵێت تۆ حەزی لە کشت و کاڵ نییە؟ ناوەڵە. باشە ئەی ئەم ساڵ ئەمە یەکەم بەفرە باری بێ لێرە؟ ئەم ساڵەمە یەکەم بەفرێکە بەم شێوەی ما بێتەوە. تۆ وەزان ماڵەکە و سەربانەکە و دارە؟ بەڵێ خانووەکەی من دارە. ئەی تۆ پێم لە ئەیجێڕی چی لەیەکی؟ نەوەڵە ئێستا باوی جێڕان نەماوە هەر لایلۆن بەسەر یاین و ئێتر ئێستا نایجێڕین وەک زوو. ئەی باش ئەگەر بەفری لەسەر بوو بەفرەکە چی بەفرەکە لابێ بۆ قورس نەبێ بۆ سەقفەکە و بڕوخێت. ئەی ئەگەر لایلۆنەکە نادڕێ؟ وەڵا بێ بێڵە دار لای بی ئەوە ئینا بە بێڵی یاسن بێ دەڕێ. باشە ئەم بێڵە دارە خۆ دروستە کردووە کڕوتە؟ وەڵا ئەمە هەر لە کۆن و ماوەتەوەی باو باپیرانە. ئەوە بەڵێ ئەمە لە چی دروستیان کردووە؟ لە گوێز براگەن لە گوێز. باشە کاک ئەکۆ بابزانم تۆ ئەم زستانە بە چی ئەوەیتە سەر چۆن یعنی زستانە لێڕوە؟ وەڵای ئەم زستانە بە دانیشتن و جاری بار ئەچین بۆ ناو سروشت بۆ وێنەگرتن و بۆ سەیرانگای گۆڵێ کاتەکانمان لەوێ بەسەرە بین. باشە من هیوایەتم سروشتە. با پرسیارێک لێ بکەم بەس بەهێنی وەڵام بەرەوە حەزت لە ڕاونیە ناڵم ڕاو بکە بەزەڵم حەزت لێ نییە؟ ناوەڵە حەزم لە ڕاو نییە چونکە من مرۆڤێکی ژینگە دۆستم سروشتم خۆشەوە و باڵندەکانم خۆشەوێت. ئەی کەروێشک کەروێشکەیە لێرە بەڵام من ڕاوی ناکەم بەڵام خەڵکی ترێچێ بۆ ڕاوە کەروێشک ڕاوە سمۆرە هەروە ڕاوە ڕێوی ڕاوەکە و بەس گونا حەیەسا ئەو گیاندارانە بەڕاستی لە بین بچن ینی بەتابەتی لە ناو سروشتەی ئێوە من دڵنیام لەوەی کە لێرە هەیە بەڵام حەقە بیپارێزن. ئیتر هەنێ ڕاوچیە لەبەر حەزێکی خۆی لەبەر تۆزێک گۆشتەکەی ڕاویەکەنەوە گوناحە. باشە ژینگەیەکەێنی کاکو چەنە پێتان خۆشەوە بە فەرباریەوە؟ وەڵام من هەر هیوایەتم بەفرە حەزەکەم هەموو کات بەفر بباری ئەم ساڵ بەفر زۆر کەم بەداخەوە. بەڵێ باشە تۆ ئێستا من قەمسەڵەیەکم لە بەرای و دەستکەشم لە دەستایە و قەریکە سەرماشمە بەڵام تۆ کوڵەباڵێکە لە بەرایە و گەنجانە کوڵەباڵ نییە پەستەکە پەستەکە ڕاستەکە ئەلایەن دەچێن پێڵە کوڵەباڵ بەس بخۆی پەستەکە ڕاستە چۆنە سەرمان نییە؟ وەڵا سەر نیە ئێمە ڕاتوین لەگەڵجەوەکەی ئەوە کە ڕاهاتی لەگەڵجەوە سەرمان ناوێت. باش ئاڵەن ئەوەی کە لە لای زۆپای دارە کاتە دەرەوە سەرمایە بێ زۆپای دار زۆر گەرمە تۆ زۆپای دارە هەیە لە ماڵەوە؟ ئەرە وەڵا زۆپای دار زۆر گەرمە جاری وا هەیە درگاکە ئەکرێت و
ئەبێ درگاکەوەکەنەوە گەرمەیانی لە ژوورە خۆت ناگری بەخوا کە هاتە سەر تۆبارە دەبێ بیوەستێنی باشە کاکاکۆ دەست خۆش بێ زۆر سپاس سپاس دەکەم چاوت دەست خۆش بێ. كحمد سعيد السلام عليكم. سر چاوم براجان. كحمد سعيد تو چەند ساڵە لەم گوندی گۆڵەیاژی؟ 20 ساڵە لێرەم. باشە 20 ساڵە بەس چیەوە مەشغوڵی؟ هەر بە ئاژەڵداری و مەشغوڵم. ئاژەڵداری بازین ئاژەڵداری لە گاوگۆلەوە ئیگرێتەوە حتا حیوانی ورد. بابزانم تۆ کامیانت هەیە؟ هەردووکیانم هەیە. مانگا و ماڕوو بزن. باشە بۆ مەڕ چۆنە ئێرە؟ بۆ مەڕ چاقە. زبر نییە هینەکەی زبر نییە شوێنەکەمان بۆ مەڕ خۆشە ئەم دێ بەڵام کەس نییە هاوکاریمان کە. بابزانم ئەوە هاوینان دیارە بەچی بەخێوەکەن بەس لە شوێنێکی کوێستانی وەکو ئێرە کە بەفرێکی زۆر ئەبارێ و ماوەیەکی زۆر نابێ حیوان دەرکەن باشە بەچی بەخێویەکەن؟ ئاڵفی زۆری بۆ ئۆخەین. باش ئاڵف وەکو چی؟ وەکو جیا وێنجا جۆ ئەمانیە بۆ ئۆخین بەخێویەکەین. کامەسەی دوێنجە چۆن هەڵەگرن؟ وەڵا وێنجا خۆی من ساڵان وێنجەم بوو زەویەکم کردبووی خۆم نەبوو زەویەکان لێسان بۆ لێوەرگرتم و ئیجارەکەیتەوە بوو ئیتر ئێستا ئەیکڕم کیلۆی بە 500 ئەیکڕم. ئاراوە ئەوە جیا دیارە حتمما ئەی دوورن بەهاران و دوای جێرەیەکەن و وردەکەن و دێن هەڵیەگرن. وەڵا سەردەمێت تێکەوتون ئێستا بیخری چاکترە لە درونەکە. هەرەوەڵا ئەم ساڵ درومە بە کرێکار درومە کڕیومە کڕینەکە هەردانتر کەوتووە. کامەسەید بابزانم ئێستا ئەم ساڵە لە چاو ساڵانی ترا ڕەنگە بەفر هەر نەباری بێ وایە؟ ناوەڵا ئەم ساڵ بەفر هەر نەباری و لە چاو ساڵەکانی درا بەفر هەر نەباری بەفر نابارێ. باشە بەبیری تۆ لێرە کە ساڵێک بەفر زۆر باری بێ چەندێک باریوە؟ 2 میتر باریوە. ئەرەوەڵا من ئالە و خۆخە بووم 2 میتر بەفر باریوە پێش ئەمە کە من پێ دەڵێم 45 ساڵ پێش ئێستا بووە. کاک حەمەسەید ئەڵێن ئەگەر پاییز بەفر نەبارێ زستان بە سەریا بکاتەوە بەفر زۆر نامێنێتەوە. وڵا ئەگەر پاییز نەبارێ و گزرە نەبێ خۆ ناگرێ. ئێستا ئەم بەفرە نیە دوێنێ باریوە 2 ڕۆژە تاوی لێ بکاتەوە دەنجی لێ نامێنێ. چونکە ژێری تەڕە. وڵا ژێری تەڕە. تۆ پێ بڵێ ئەلێرە ئەی بۆ مەسەلەی داکردن مەسەلەن گەوڕیان بۆکان لە چێ گەوڕیان بۆکەین. باشە ئێستا گەوڕ زۆر تەڕ نییە؟ بەرەوەڵا ئیسا زۆر تەڕە ئیسا لە دوێنێەوە هەر زۆر زۆر تەڕ وەکو دەرەوە وایە. باشە کاک حەمەسەید حیوان پیس ناکە؟ بەرەوەڵا پیسیەکە حیوان ئێمە زۆر پیس بووە. باشە ئەو پیسیە زەرەدی لێ نادا؟ زەرەدی لێ نادا نەوەڵا بە شەرتێ شوێنەکەی خوریەکەی خۆ ئێستا کەس خوری ناوێ کەس نا ئێمە من خۆی بەهار ئەی برمۆ لەو هەردەیت هەر لەو هەردا خوریەکەی کەڵەکەم و ئاوێک بیۆنم کەس نایەوێ. تۆ پێم بڵێ تۆ بەس ئێستا حیواناریەکە ئەی زرعاتێشتی خۆ ماشەڵڵا ئەم زەرعات ناکەم نەوەڵا زەرعات ناکەم. باشە ئەڵێن ئەوانەی کە حیوانارن زۆر حەزیان لە زرعات نییە وایە؟ بەڵام من زۆر حەزم لێی نییە. ئەمجا ئەستا من کەمیش بوومەوانێ 3 مونات ماوینەوە ئەوەکەی تری کەشوی کردووە و کوڕژنینەوە ڕۆشتووە 3 مونات ماوینەوە خۆم و پیرێژنێک و کوڕێکین پیرێژنەکەیشم نەخۆشە مەجبور ئەم ساڵوازی لێ بێنم. خوای گەورە شیفای بۆ بنێرێ ئینشاءڵڵا. بەس لێرە بەس تو حیواناریە خەڵک حیوانارم بەس من حیوانارم 2 ماڵی تر بوویان لەم سەرۆ ئەوان ئێستا دەستیانەوە دە زەرعات وازیان لێنەوە. کە حەمەسەید لە هەندێک شوێنی شارباژێڕە ئەزانم ئێرە منتیقەی پێنجێن و ئەوانە بەس ئەوە تۆزە عورفتان لەگەڵ شارباژێڕە هەر یەکە هەندێک مەسەن گەڵی بۆەکەن بۆ حیوان وەم کاتی بەفر گەڵایە دەنێ. ئێمەش گەڵای بۆکەین ئێمەش گەڵای بۆکەین بەزەم ساڵ گەڵام نەکردووە. گەڵای ئێرە خۆشیش نییە وەگی باتە شوێنێ نییە گەڵای ئێرە یەکەم بڕوارە دووهەم دەهۆنە خۆش نییە. وایە گەڵاکەی مەیلە و زبر و پیرە زبر و پیر و ئەمجا ئەجادەکەشمان گەڵابی زۆر بەسەرۆیە هەمووی ئەبێ بە خۆڵ گەڵاکەبات. خۆی گەڵا وەزەم دەرمازوو زۆر چاکەوە دارمازوو دار وێوڵ ئەو دوودانە چاکە ئەجین گەڵای ئەو گەڵاکەت و ئەڵی زبرە گەڵای بڕوار خۆش نییە. ئەی باشە کەواتە تۆ ئێستا زەحمەتێکی زۆری دەوێت بەخوا حیوان ئەبێ گەڕوا بێ هەمووی مەسرف و پارێکی زۆری لێ. والله ئێستا ساڵێکی وەکو ئەم ساڵ
هەزارشی لیڤیان کۆ کردوتەوە هەمووشی 100 سەر حیوانم هەیە 100 سەر حیوان و 3 سەرگایالم هەیە باشە بابزانم مەڕ دەستی کردو بەزان دەمێکە ئەرەوەڵا هاوینی ماوە لێ زاوە ئەرەوەڵا هاوینی ماوە بابزان بزنت هەیە پێ سەرێکم هەیە زۆرم نییە باشە نەکبەتە بۆ ناومەڕ ڕاستە بەس ئەڵێن بزن بۆ شیر باشترە نازانم ئێمە قەت نایدۆشین قات مەڕژ نادۆشین بەس مانگامانەیە مانگا دۆشین و تەواو خۆشەویستان ئەمە کەی بینن لە هەندێک شوێن ئەڵێن پاسار لە هەندێکش پێڵن سەرسوانە ئام سەرسوانانە ها دەستیان کردووە بە تکەتک بەفرەکە وردا ئەتوێتەوە خۆی ئەگەر کاتەکەی سار بێ بە تایبەتی شەوان و سایقە بێ ئاسمان ساماڵ بێ هەوری پێوە نەبێ ئەم تکە وردەی بەستێ ئەنجا جاری وایە سیخە سۆڵی درێژی ئاوەنە دروستەکە هەتا نزیکی ئەرزەکەیت بەڵام ئەم ساڵ ڕاستەکەی هین نییە ئەم ساڵ زستانەکەی ئەوەنە سارد نییە بۆیە ینی لەگەڵەوە کە ڕاستە بەفرباریوە بەڵام لەگەڵ کەشەکە زۆر سارد نییە بۆیە ئەم بەفرێک ئێستا ئەیبینن ڕەنگە هەر 2 ڕۆژ 3 ڕۆژ خۆی بگرێوی تر وردە توێتەوە و ئەبێ بە ئاوەدان بێ گۆڵێ. سلام علیکم کاک سەرچاوم یاخوا بەخێر بێ پێشەکی سڵاو ڕزمێ بۆ کەماگەدان یاخوا بەخێر بێ بۆ دەکەمان سەر چاوماتن سوپاس دەکەم منیش زۆر سوپاسی دانیشتوانی گۆڵەیەکەم سوپاسیانەکەم لەوەی من ڕاستەکەی بەبێ مەوعید هاتم بەڵام سوپاس بۆ پێشوازیان سوپاس بۆ خۆی کە هەیەم بوو دنیاک مەمنونم ئێمە لە خزمەت هەموو کەسێکانە کەسێک بێ بۆ دێکەمان ئێمە پێشوازی دەکەین بێبێ جیاوازی خی گەورە بدێکەکەتان ئاوادانتر بکە ئێوەش ئیشاءڵڵا پارێزراوە بن ئیشاءڵڵا کاک محەممەد پێت خۆشە بە ئەم بەفرەباریوە ئارە وەڵا لەخوا بە زیاوێ حەزمانگەن سێوەنگە بارێ نەگە ئارەوە ئیشاءڵڵا عادەتەن ئەوانەی کە ئاژەڵدارن زۆر حەز لە بەفر ناکەن ئێمە خۆمە ئاژەڵدارین چەند ساڵ ئاژەدارێک ئێمە حەزمان لێتی ئەمە بەرەکەتی خوایە تۆ پێم لە ئێستا ئاژەڵ دماوە بەخوا دوو مانگامەی حاڵیان لە بۆی زەرعا دەکەین خەیی فەلاعەتین باز ئەم دەشتێکی چاکتان هەیە دەشتی گۆڵ لەخوا بە زیابی ئای باشمان هەیە ئارە وەڵا باشە زرعات ئێرە بۆچی زۆر باشە وەڵاهی بۆ شوودی چاکە بۆ تەماتە چاکە بۆ خەیار بۆ هەموو شتێ چاکە کاڵی چاکە عرزەکانتان بە قووەتە یا پێویستی بە سەماد و بە کیمیاوی ئێمە دەرمان زۆر بەکار ناهێنین بڵێ زەمانی دەرمانی خراپ سەماد بەکارێنین لەگەڵ ئاینێ پێینی ئاژەڵی خۆمان هەجا من دوێسم ئەوە بڵێم وتم ئێوە شوێنەکەتان شوێنی ئاژەڵداریە و ئاژەڵ هەیە بۆچی زیاتر پەینی ئاژەڵەکە بەکارن وەڵای خۆبانەوە چاکترە هەم بۆ خۆشمەتە دروستیە ئێستا باز دەرمان هەیە خراپە ئێمە خۆمان بخوان نفتی گۆڵە بەکاری نایەنی باشە کاک محەممەد با بزانم ئەگەر تۆ تەماتە بکەی یا شووتی بکەی یا خیار بکەی یا باینجان بکەی چەند دوێن مەکەی وڵای خۆبین بە پێبی زەویەکانە زیێگە چەنگەمان بێ ئەو ناکەین 5 دەنم 4 دەنم 6 دەنم ئەیکەین باشە زەویەکان هەمویان بەراون پشت بەخوای گەورەیەم هەمویان بەراون ئارە وەڵا باشە ئێوە هەر خۆتان خەڵکی گۆڵێ ئەم زەویانە داچێن نیایکەن بە زرعات یاخو خەڵکی شوێنی تر دێ لە چەمشەماڵ و هاتوو خەڵک دوێتی هەیە حەماڵی لێرە نییە لە سلێمانیە یاوێتی بە ئیجا یاوێتی بە من مەخسەوە ئاوا کە دووبانە جاران نازانم خەڵکی دیەکان زۆر حەزیان لە ئیجارکردن نەبوو ینی نا زەویەکان پێیان خۆش بوو هەر خۆیان بیکەن و خەڵکی غەیرە نێت قسێکی زۆر جوانە ڕاستە بەس ئێستا بە قوعان زۆری بەهۆی تەلەبە و لە داوامە زەرعاتی بۆ ناکرێ ئێستا من نفسی خۆمەگە داوامم بێ زەرعاتم بۆ ناکری کاک محەممەد زرعاتیش نازانم ینی
پاییز تەواوە بێ ئەی تۆ باشە دوای پاییز ئەو کاتت دەمێنێتەوە زستان چیەکەی وڵا قوربان خۆمان لێ بەشغوڵەکەین بە 2 مانگە 2 مانگامانەیە خۆی پێوە مەژغوڵەکەی خەریکیەوەی باشە ئەی بۆ مۆزوعی دارهێنان و تۆ تەبان ئێرە ساردا بێ حتمما زۆپای دارتانە بێ زۆپای دارمانەیە بەس دای تەر بەکار نانی هەر داری وشک بەکارێنین ماشەڵڵا چێوکی گەورەش لە پشتانەوە بێ هەمووی شاخ و داکە هەمووی نزارە لای ئێمە ئەحیدیش دێ من دای تر بە بەخوا چڵ دام ترم نەبڕیوە بەس داری وشک بەکارێنی هەندێک مورەداری چاکم بینی ئەو دارە ئەستورانە ماون ئێستا ئەو ماون بەزەوە زۆی داری بیە ئارەوەڵا کاک محەممەد وەلو ئێستا بەفرباری و بەفر لە ئەرزایە باسی سووتان و ئاگرکەوتنەوە بکەی ڕەنگە شتێکی سیر بێ بەس ئەم پاوانشتەی پشتانەوە ئەسووتێ ناسووتێ یاداری لێ ئەم سازەرەمان زۆر لێکەوت ئارە وەڵی لە خەیتەرانەکە بۆی نازانم و جەمالی سێرانکە هاتە بوون ئاگریان کردووە جگەرە و مگەرە زەرەمان زۆر زێرەکە ئەوتە هەموو باخمانەیە می سووتاوە گوێ چەند گوێزمانەیە می سووتاوە محەممەد من هەندێک دێ چووم حەزیان لە هین نییە حەزیان شوێنەکان زۆر خۆشە بەس پیان خۆش نیە شوێنەکان بکەن بە گەشتیاری ئەڵە شوێنەکەمان وێرانە بێ شوێنەکەمان گەشتاریە بەستە بوتۆزمان زۆرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین شتێکمان بۆ دانێ بۆ ئەم تەبوتۆزە تۆ پێم بڵێ گەر بۆ سەیرانگاکە بچێ هەر بەناو دیەکە ڕۆیناچن لە خوارەوە وڵا بەناو زەویەکان ناڕۆن حەجادەکە بەناو زەویەکان ناڕۆن باشە لێوە تەبوتۆزەکە تێرە بۆن دێکە نا بۆ زەرعاتەکەمان خراپە بەڵێ باشە تۆ زیاتر حەزەکەی چی بکەی لەو زەویانی خوارێ کە وەختی زرعات و ئەوانە هات کشت و کاڵ هات چیەکەی ئێمە پێم شووتیەکەم تەماتەکەم خیارەکەم بیبەرەکەم ئەم شانم هەموو ساڵە کردووە کاڵک باشە کاک محەممەد ئەڵێن ئەرز کە بەفر لێی باە بەفری لەسەر بکەوێ زۆر چاکە بۆ عیلەت و بۆ هەندێک نەخۆشی و ئەوانەکە چاکە ئەو عرزەکە کرد و شتەکان حەشەراتەکە ئەفەوتێنێت ئایفەوتێنێ بۆ ئێمە ئیسفادەی زۆر لەکەین ئەم بەفرە بەڵێ ئەمجا هەم بۆ کانی وژت پێژێتەوە بەس عرزەکانمان لە ساسە پێی ئێمە پێی زۆر قازانجەکەین کە حەشەراتەکان ئەفەوتێنێ باشە ئێستا تۆ پێم بڵێ لە کێوە زرعات دەست پێەکە لە چ مانگێکەوە لە مانگی ئێمە لە مانگە چوار و دەست پێەکەین ئارەوەڵا دەرەنگ نییە مانجی چوار نەوەڵا بۆ ئێمە تۆزە ئێمە تۆزە کوێستانین سەرمایە تەماتەمان لەو دەشەدا ناوە مانگی چوار سەرما بدوێتی خی گەورە مەحفوظتانکە سەلام یاخوا بەخێ بێسەر چاوم ئەتاقەمە سەر چاوم یاخوا بەخێ بێسەر چاوم سلام علیکم سلام مامۆستاگیان یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم سپاس دەکەم شکر باشن تەندروستیتان باش بە زیاد بێ باشین کو دەست بۆ ماجەکەم خۆش بێ سپاس لە ڕازی بێخوا تۆ پێم بڵێ ئێستا دانایی بە مریشکەکان ئارە وڵا دانیانێمێ و قازبانێ و مریشکبانێ وتر بەفرباری وە بێ دانیا بینێ ئینا ئێستا هیچ ئەندەز ناکەوێ بیخۆن ئەگەر نا ڕۆژی تر سەوزەوجیا و شتە دۆزن بەشی خۆیان ئەرە وڵا هەیە تۆ پێم بڵێ چەنە دڵ خۆشەکە لە گونداژی وڵا زۆر چونکە ئازانی ئافرەتی ئێستا زۆر حەزیان لە هین نیە لە لادێنیە وڵا من حەزم لێتی و من بە ماڵی شۆ ڕۆشتم بۆ شار ئیدارەم نەکرد هاتمەوە گەورە لەش ساخکەخە مۆساگیان من ئەبێ تۆزێ بڵێن فەقەراتیشمە هەڵسوکەوت بۆ من زۆر باشە ئیسپارەی زۆر لە یەکەم بەس لە شارابێ هەردانیشی تووشی قاجێشابی تووشی پژێشابی پێم بڵێ بزانم بەهارانەچی بۆ کۆڵەکنگر ئارەوەڵا ئەچین بۆ کنگر ئەچین بۆ گۆزروان گژوگای تریش هەیە ئارەوەڵا دەیەکی لێ لەرەی پێڵێ لە پشتی لای زەنگێرە ئەچین بۆ ئەوێ بۆ کۆڵەمەنگێ لەگەڵ خەڵکی ئاوایی خۆش بێ تۆ وتە حەزم لە لادێ بەس با پێت بڵم بزانم حەزت لە خانووی دارە یا کۆنکرێت وەڵی دارەکە خۆشە بەس ئێستا وای لێ هاتووە هەمووی شتەکە بۆ بە چاولێکەری ئەوە ئێمە لە خانووی داراژین بەس ئەها خانومان دروست کردووە ئێمەش وەکو هاوڕێیان تۆ پێم بڵێ تۆ مادام ئازاری پشتت هەیە ڕەنگە نەتوانی نان بکەی وەڵی دکتۆرە لێ نابەز هەر بەردەبامن ئارەوەڵا نانیشەکەم کولێرەشەکەم هەر خۆشم پێوەیە ئەی کەسێک نییە لەگەڵ هاوکار بێ بارەوەڵا هاوکاریشمەیە بەس هەر حەزم لێتی یاخوا لەش ساق بێ یاخوا ئەی تۆ بابزانم مانگی جارە یا دوو جار چەند جار نانەکەی وەڵا بە 20 جارێ ئێستا بە 20 جارێ بەڵام هاوینان بە 10 جارێ هەفتەی جارێ هاوینان ئەچینە و دەشتە فەلاعاتیەکەین و کرێکارمان هەیە و ڕۆژنە ڕۆژە تەشتێکی گەورە کولێراکەم و ئیتر ئەچین پرسیاری کولێرەش لێ بکەم بابزانم ئەی ئێستا
ئەی بۆ کولێرەی گەرم چیەکەن ئاوا خۆ ئەبیش ببێ خوا زوو تەنورەکەی داخ ئەوە تەنورمان هەیە من حتا دوێنێژ ئالیا لەگەڵ کچەکەم نان و کولێرەمانە کرد ئێستش هەر نابک بەبێ نان و کولێرە ناژین نە دوکانی لێ نە بازاڕی لێ هەر دەسی بزانم ڕەشەوڵاغ حیوان چیتان هەیە وڵی ساڵان فەلاحەتیمان ئەکرد لەگەڵ حیواناری بەس ئێسەر فەلاحەتیەکە و مانگایەکمان ڕاگرتووە بۆ شیری ماستەکەی بۆ ماڵی خۆمانوتەوە هەر مانگای کوردیە خۆ ئەم مانگا سمیتاڵ و نازان فرێزش هەر کوردیە ماڵی یەک سەری ڕاگرتەوە بۆ خۆیتەوە لە ئەی شوان وشتان هەیە شوانێوێ مانگا شوانێ ئارەوەڵا شوانیەوێ بەسەر خۆمانەچی هەر ڕۆژی ماڵە گەچی ئاوایت بەنەوەی تو ئێستا بۆ خۆت پێت خۆشە لادێ بەڵام ئەی ئایا مناڵەکان حەزیان لە لادێ مناڵەکانیشم هیوایەتیان لادێ یارە بەخوا دوو من دوو کچم هەبوو بڵێن ئەوان گەورەترین یەکیان عازبێک شارماوە بەشوو لە شار بوونەوەی بم بەرەوانێ بۆ بۆ لادێ بیست سەربز نەدۆشم بەس با لێرانەبی والله ئیشاڵڵا ساڵح و ساڵحەن بەتەچیجەکەنا مناڵی ئێستا بەخوا حەزی لە هی نییە لە ئێرە زۆر خۆش ئێرە ئەچیتە مانجا لەوێ لە شارە هەبێر لە ژوورۆبی ئەچیتە ماڵە دراوسی ئەچی بۆ نمونە بۆ کۆڵەدار ئەچی بۆ کۆڵەگیا ئەچیتە دەرەوە لەگەڵ هاوڕێیان بەس لەوێ تریان ئەو پەڕی بازار خۆ هەموو ڕۆژێکی خۆش نییە بازار جاران ژنان جاران کۆڵە چیلکانێنە وەکو جەنابە دەفەرمووی کۆڵە داریانێنە کۆڵە گەڵایانێنە ئێستا ئەو شتانە ماوە وڵا کەم بۆ تۆ ئیتەگە تااقەتی لێ بۆ ئاواوە بڕۆی بۆ خۆ سەرشانە گەێنی تۆ ئینانە وڵا باوی نەماوە بابزانم ئەی وەختی کە زرعات دێ لەگەڵ پیاوەکانە ئێوە چی ئیشێک ینی پەیوەندی بە ئێوە ئەبی بیکەن وڵی ئێمە وەکو لایلۆن ڕاخستن کە سەرەتا جوو دەکەن لایلۆن ڕاخن ئەوە نابەس ئەچینی نان و چاوشتیانە اینێ بەڵام لە شەتڵیانە هاوکارین لە دەرمان ڕشتن ئامەزا خۆشتیان بۆ گرینەوە ئەین بە کۆڵیانە ئەنجار ئەچین بژاریان لەگەڵەکەین تەماتە ئەسنین کاڵەگەڕنین خیارەسین کوولەکە ئەسیری لە هەموو شتێکە هاوکاریان لەشتا ساغ بێت جاران چینینەکان و بژار زۆرتر پەیوەندی بە ئافرەتانەوە بوو چونکە ئەوان زۆر ئاان کرد نەوەڵا ئێستا دەست بژارەکە کەمە ئێستا زیاتر پیاوە بە مەزاخە چونکە بە لایلۆنیشەکەم بژاری ئارەوەڵا وڵا فەرقی هەیە ئارەوەڵا مامۆستاگیانینا خۆشە جوڵە زۆر خۆشە باشە کە وەختێ بەفرەبارێ باسی ئەوە بکەین کە بەفرەبارێ ئێوە دتان بەبارینی بەفر خۆشە پێتان خۆشە ببارێ ئەی ئەو کاتی کە بەفرەبارێ بۆ سەرما سۆڵ و ئەوانە بۆ هاتوچە و ئەمە چیەکە وڵی جاهل تاقە یەکسەر مانگامانەوە هەروان لە ژوورەوە مانگایە هیچ نیە بەخێوە کرێن جاداری زۆر هەیە سووتێنین و ئێرکیکی وامانە بەس بەخوا یەکی ئەگەر ئاژەڵداری بکە زۆر ناڕەحەت ئاژنۆیە بەفر ببارێ ئەبێ و حیوانە هەر بڕواتە دەریان لە ماڵەوە بۆی تێکە ئەو مادووبوونێکی زۆر بەخۆیەوە بینێ خی گەورە لەشتان ساقیان یاخوا بەخێر بێ سەر چاوم عزیێتە مای خۆش بیاخوا زۆ زۆر خۆشحاڵم دێکەتان بەسەر کردینەوە برای بەڕێزی منی باشە سێر ناکە نافەری خۆشەویستان بەڕاستی لە ڕۆژی سەرمایە لە کاتی بەفرە هیچ شتێک بەقەدەر ئەم دارانە مهم نییە ئەم جۆرە دارە کە پێڵن داری قەڵاشکەری واتە داری گەورێ و بە مشاریا بە تەور لەت کراوە لەم ڕۆژانەیە کە ڕۆژی زۆ ساردن و لە چلەی زستانە خەڵک ئەگەر ئاوا داری هەبێ پشتی قایمە بە مەعەدەلی بە هەمیشەیی شەو ڕۆژ زۆپاکەی گرپەیەت جا ساچین بۆ لای زۆپایەکە ئەحمەد وەرە کاکە شەرە جوانی ئەوە چیەکەی خراخلزگێ باشە ئەو شوێنە زۆر بەرزە ئەوێریت
یعنی ناترسی؟ نا. باشە چەند جار لێرە ڕۆشتوتە خوارەوە؟ 4 جار. 4 جار بە 4 جار ئاوا لێ کردووە؟ هەر خۆت کردی یا خوشکەکەشت؟ خوشکەکەشم. ئافرین بۆ تۆ. پێت خۆشە بەفرباریوە؟ تۆ هەر ئەم یاریاکە یاخود شەڕە تۆپەڵی شەکەیت؟ خەرم یاریاکەم شەڕتەپەڵیش دارم لەگەڵمان ناکە. دادت لەگەڵتان ناکە؟ لەگەڵ هاوڕێکان تابیکە قەی ناکە دادت ئەخر شەڕە تۆپەڵ ناکە ئەو باشە؟ باش. ئێستا تۆ ڕۆیتە خوارەوە؟ دەڕاوەسە پەلەمەکە با من هەستم نەوەکو شوێنەکەی کوڕە خۆشەویستان شوێنەکەی زۆر بەرزە ها ینی تۆ ئەگاوە سەیرەکەی بەخوا ترسناکە ها شارام ناترسی؟ نا. باشە لەبەر ئێمە ئەچیتە خوارەوە خۆ حەزت لێیە؟ خۆمە هێزمەیە. ئافرین پەلەمەکە نەڕۆیت. ئەو ینی سەلامەتی ئەناسە خان بەڵێ چۆنی؟ باشی. پێت خۆشە بەفرباریوە؟ ئێرۆڵە. باشە تۆ پێم بڵێ ماڵتان هەر لە گۆڵێ ئێوە؟ ئەرۆڵە. ینی لە شار نین وەنیە؟ ناوەڵە. باشە تۆ چوویتە مەکتەب؟ ئەرۆڵە. لە چەندی؟ دەرچ بۆ پێچ. دەرەچی بۆ پێنج ئەی لەکوێ خوێنیت؟ مێشەرۆ. لە مێشۆر ینی لێرەوە چنەوە بۆ گوندی مێشەرەوە وانیە؟ ئەرۆڵە. باشە تۆ ئێستا یاری خلیسکە ناکەیت؟ ئەرۆڵە. باشە جاری تر ڕۆشتویت؟ بەڵێ. ئاخر تۆزێک بەرز و ناخۆشە؟ خۆشە. ئەوە؟ ئەرۆڵە. کچان بە حساب زۆر لە هین لە شوێنی بەرز و ئەوانە ترسن تۆ ناترسی؟ ناوەڵە. ئافرین بۆ تۆ پەلەمەکە بەس باشە؟ هین تر ڕۆی. ئەوە بۆ ئەو منتیقەی ئەو دیۆن جادەنی بڕاتەوە بۆ دیو باس نانە مەبەستم خۆمان ئەچێتەوە بۆ چوارتا زۆر باشە ئەمادەم ئاوی گەرم ئافری بۆ تۆ وەڵا لە کامانت کردەوە دادە نازین سەلام عەلیکوم. سلام خێر بە خوا سەرچاو خێراتانەکەین بۆ هاتنتان بۆ گوندی گۆڵێ. سوپاسانەکەین یاڕەبی گۆڵێ ئاوەدان بێ و ماڵی ئێوەش ئاوەدان بێ. تۆ پێم بڵێ ئێستا هەناسە و شەهرام هەردووچیان ئەلە و بەرزایە و خلێسکانیان کرد خەمن نەبوون؟ بەرە وەڵا زۆرم خەم و بەیانی شاتم سرم لیانم بەخوا خراپە شوێنەکەتانی دای زۆرمان حەزلێتی. باشە بۆیە دەم پرسی وتم عادەتەن دایک زۆر دڵی لە لای مناڵەکەیتی باوک لەوانەیە بڵە قەی ناکە با فێر ببێ و ڕابێ و ئەوانە بەڵە خۆشیانە یانەزان چکەنی خوا بەفر ببارێ لەبەر قنە خلیسکێ. با بزانم ژیانتان چۆنە ڕوا ئێرەتان پێخۆشە بەچیەوە سەرخاڵن؟ وەڵای تر پیاوەکەم هاوین و بەهارەکەی خەریکی کشت و کاڵی گۆڵەیە ئێمەش لێرە وڵا لەگەڵی دانیشتون کێشەمان نییە. باشە با بزانم هیچ مانگایەک شتێکن نییە؟ نەوەڵا بەسا زۆزە بریشکمانەیە تاوا. باشە ئەی بۆ ماس لە لادێ چ دەکەن؟ وەڵای تر خەڵک بەشمانەیە لێرە گوێ ناهێنێت بەشمانێن و خۆمانی کڕین و کاک لوقمان سەلام عەلیکوم. عەلیکوم سەلام و ڕەحمەتوڵڵی و بەرەکاتوه یاخوا بەخێر بێت. تۆ پێم بڵێ جارە بە لە ئەمڕۆ بپرسم ئەمڕۆ بە کەیفی لەبەر ئەم بەفرووی نەباریوە؟ بەخوا لەخوا بە زیابێت سواز بەخوای گەورە زۆر خۆشە مناڵەکان حەزیان لێ حتممە زۆر ئەرەوەڵە هیوایەتیانە. ئەزانی ئێستا کاک لوقمان بەفر وەکو جاران زۆر نابارێ خەڵک وەڕز ببێ ینی ئەبێ بە مناسبە کابارێ زۆر ئینسان پێی خۆشە بە تاکیر وایە کورێ سێ ساڵیش بەقەرم ساڵ لەباریوە ئەم ساڵ ماشڵام دوسێ ڕۆژە تۆزێ باش بوو هێنا ڕۆژانی تر هەرە باری و ئەتوایەوە یان هیچ دەورێکی واینەوە بەزم ڕۆ شکول لەخوا بەزای تۆزە باشەمووی دنیاسپی پۆش بووە. کاک لوقمان قایمەت کردووە بۆ داران هەنی داری باشت هێنا بێ من ئەرەوەڵا شکول لەخوا بەزای هەموو شتێکمان کاملە خۆ ناکرێت لێرە زۆپای نەوت داگرسێنی حتمما ناوەڵا زۆپای دارە بەڵێ. چ دارێک زۆر چاکە بۆ هەمتینی هەیە پشکۆی چاکیە هەر بەڕوارە لا ئێمە بەڕوار بەکارێنین هەمووی ڕوویە حیاتە بەڕوار. کاک لوقمان ئیش و کار چ دەکەی؟ وەڵای خەریکی فەلاحەتین بەڵێ
ینی دوعاکە لە خوا ڕاوستاوتانکە ینی ئێستا ئێوە لەم مانگی زستانە ڕاوەستاون وانە وەڵا بەتاکیت ئێمە تا مانگی 4 و 5 ئەوایتی بێکار لە ماڵ هەدانیشتون بە شۆ ئاشین بۆ ماڵان و بۆ دۆمینە و کڵاوێن و شتانە ئاکەی بۆ خۆمان وەڵا کاک لوقمان زرعات چ دەکەی وەڵا تەماتە و شووتی و کوولەکە و هەر بەمانۆ خەریکین لە خێزانتم پرسیوتی وەڵی لە ماڵان ماسوشتمان باشێن کاک لوقمان بۆ مانگایەکە نەکڕیوە وەڵی بۆمان نالیێتێ ینی بەخێو ناکرێ بۆمان ناگونجێت خۆم داوامێک مێ لە سلێمانی هەفتەیە لێرم و هەفتەیە لە سلێمانی کاک لوقمان ئەزانی چی ئەم دەرو دەشتەی لای ئێوە هەمووی بە هەیران ماشەڵڵا هەر ئەلەوێ نیە جیات تا ئێرێت تا ئەژنۆیێت هەر ئەجای بۆ بڕنیتەوە کاکە بۆ مانگایەک بەخێوەکرێ بەخوا ڕاستە بەخێوەکرێ بەزەوە لێ بڕێ بووی هەموو شتێک کە تۆ ڕاوگرت لە ماڵەوە خزمەتی کەیت خزمەتی نەکەیت گوناحە ئێمە مەجالمان نییە بەخۆ ئەی بابا بزانم زرعات چی و چیەکەیت وەڵا شووتیەکەین تەماتاکەین کوولەکەکەین کاڵەگەکەین زەبەکانی خۆتن یا ئیجار زۆرتری ئیجارن هەراوەڵا باشە ئیجار هیچتان بۆ هێڵێتەوە مەسرفێکی زۆر دوسێ ساڵە نایەڵێتەوە نووسنگەکان شتیان گران بووە بۆنەی دۆلارە بەرز و نزمەکە ش زۆر گران بووە ئەم گۆڵەی ئێوە بۆ چ شتێک زۆر تایبەتە شووتیە کوولەکەیە باینجانت تەماتەیە چییە ئەرزەکەدا بۆچی باش زۆرتیەکەی بۆ کاڵک هەراوەڵا تۆ پێم ئەم کاڵەکە جەنە و ئەوانەکەن یا کاڵەکی دێمی هەر جەنە زۆری بەکارێنین ئاوێدە نەزانی بەڵێوەڵا بە ئەو نەبێت لێرە پەروەدە نابێ ئاویشی هەیە ماشەڵی شاکیە لقمە ئەو کاڵکی جەنە هەم گۆشتنە هەم زۆر شیرینە تۆ پێم لە چەندێکی ئەوە دەرمانوشت وەرەگرێ وەڵی نیسپێکی کەمی تێگەین ئەرزەکان چونکە ئەتەقێ قوربانیان چونکە لێرە ئەرزەکان ئەوە چەند ساڵە ئەکرێ یعنی بە قووەت نامێنێ ئیتر ئەبێ بە دەرمان نەبێ پەروەدە نابێت ئەو پەینی ئاژەڵشتە بۆ بەکارنایێنن بەخواویش بەرناکەوێت نەبخوا لەخوا بەزیای فەلاتێکە زۆرە ئاژەڵەکەش کەم بۆ توێ سە لەم زروفەیە هەیتر ئەوەی کە هەیەی کابرا دایانێ بۆ خۆی کاک لوقمان بابزانم من دڵنیان بۆ خۆت ئاسوودەی لێرە ئەی ماڵ و مناڵت کاکە هەر وا خێزانیشت پێی خۆش بوو ئەی مناڵەکان وەڵاوانش پێیان خۆشە زۆریان پێ خۆشە منان ئەم هەفتەی پێشوە لە سلێمانی بوون هیوایەتیانەوە بێنە بۆ گۆڵێ حەزیان لێرە بوو عادەتەن کە تۆ ماڵە لێرە بوو ئەوانەی کە سوکاری شاریش زۆر حەزەکەن هاتو چۆ بکەن و بێنەوە سەردان بکەن و جانی جاران خواخوات بوو خزمێک لە لادێ بێ ئێستاش ماڵ و میوان الحەمدلله لەخوا بە زیاوێرە وەڵا میوانی شاکمانێ لەخوا بە زیاب بمنی ئەوەی کە لەخوا بە زیاوێ کارەباکەمان هەیە کارەباکەمان 24 ساعتیە ئەومان هەیە ئیتر داروش دێ سوتێن لە هیچ شتێکمان کەم نیە لەخوا بە زیاوێت دخمانەوە بوو بە ڕیکلام ینی کارەبای 24 ساعتی لەم کاتە هات بێ بەخوا نیعمەتە ینی 24 ساعت کارەباتانێ ئەو کارەبای لە چۆ هاتووە لە پێنجێنەوە پێنجێنیش هەری حکوومەتی هەرێمی کوردستانە باوەڕ ناکەمی ئەوەی ئێران بێ نا ئێران نیە ئێرانمان نەماوە دەروانی خانە ئێوە شتێکتان هەیە حتمما خۆماساوی وەفاق بەدیاخوا پێم خۆشە خوای زانە پێم خۆش هەموو گوندەکانی کوردستان جادێ قیران بۆ بچێ پێم خۆشە هەمویان کارەبایان هەبێ هەمویان دڵیان خۆش بێ خەڵێک نەک دەیەکەی بەجێنەیەڵێ بەڵکو ئەوانەی کە لە شاریشن بێنەوە بۆ لادەکان خوای زانێ ئەمە ئەوامان پێ خۆشە بە تاکید ئێستا حاڵی حازی بەخوا لادەکان خۆشترە زۆر خۆشتە بەخوا لەو سلێمانیە لە شۆڕۆژەکە 2 ساعت و 3 ساعت کارەبا هەیە مۆلیدێ کە مۆلیدە بووکە تو ئیسفایدێ ناکەی ئاو گەرم نابێ کورت هیتەرێ نییە بەخوا ماڵ هەیە قەتەنەوە لە ماڵیان نییە کوڕەکان لوقمان تۆ بۆ ئەواڵێ هەر ئەزانی چی ئێستا لە سلێمانی بەفر نەباریوە بەس سەرمایەکە زیڕاکەی ئێستا ئەوە بەفر لە ئەرزایە ماشەڵا جێوێکی خۆش وەڵا تا جەنابێت بە کراسێکەوە قەمسەڵەکە یاوە بەشان لێ هاوینە بەس ئەم قەمسەڵەم زیایە هاوین و جستان بەدەم قەمسەڵە زیاکەم
بەڵە خۆشەویستان کەش و هەواکەی ئێمە زۆر ساردە بەڵام دەزانم دڵ و دەرونی ئێوە الحەمدوللا گەرمە ئەو محیبەتەی کە ئێوە بۆ ئێمەتان هەیە بەڕاستی بەشی ئەوواکە کە ئێمە بەردەوام لەگەڵ ئێوەی خۆشەویستا بین خۆشەویستانم ناچارم بەوەی کە بەجێتان بێڵم لێرەوە ماڵاوایتان لێ بکەم و لە سەیرانگای گۆڵەوە و لە گۆمی قەیتەرانەکەەوە دەستی ماڵاوایتان بۆ بەرزکەمەوە بڵم خواتان لەگەڵ